لە یاریەکانی هەفتەی 35 خولێستێرەکانی عێراق و لەسەر یاریگای فرانس و هەریری هەولێر لە یاریەکی بەهێز پێشوازی لە نەجەف و کاپنەکەی پێشووی سەرهەنگ موحسینی گۆڵپارێز کرد. دەست پێشخەری هێرشەکان لەلایەن محەممەد قاسم بوو لە هەولێرەوە، ئەگەرچی دواکەوت وەڵامی نەجەفیش لە ڕێگای حازم مەستووری تونسی بوو. خەریک بوو محەممەد قاسم گۆڵێکی نایب بۆ نەجەف تۆمار بکات، تۆپەکەی بە نزیک گۆڵۆ چوە دەرەوە لە خولەکی 48. ئەم حاڵەتە بە ئاسایی سیرکرا لەلایەن ناوژوانەوە، بەڵام دوای گەڕانەوە بۆ ڤار بۆی دەرکەوت لێدانی سزایە. محەممەد قاسم جێبەجێ کرد، سەرهەنگ موحسین مێژووی دووبارە کردەوە، کاتێک زۆرترین لێدانی سایبەدرێسی هەولێر لەم یاریگای گەڕاوەتەوە. ئەم لێدانەشی هاو شێوەی ئەوان دوورخستەوە. نیوە یەکەمیش بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. لا نیوەی دوم و لا خولەکی 60 دوای گەڕانەوەی ناوبژان بۆ ڤار کارتی سووری بەڕووی فابریز لە یانەی نەجەف بەرز کردەوە. لا خولەکی 65 محەممەد داود بەربەستی یەکسانی شکاند و نەجەفی شینپۆشی لە یاریەکە با گۆڵ یەکەم پێشخست. وەڵامی هەولێر خێرا بوو. سێ خولەک دواتر شێرکۆ کەریم بە ئەسیستی هێلیۆ مۆنتێرۆی بەرازیلی ئەنجامەکەی یەکسان کردەوە. یارزانانی هەولێر بە تەواوی دەستیان بەسەر یاریەکەدا گرت، بەڵام پەلەپەلی گۆڵ تۆمارکردن و گێڕانەوەکانی سەرهەنگ موحسینی گۆڵپارێزی نەجەف بۆ هۆکاریەوەی هەولێر بە گۆڵی دووەم و پێشکەوتن نەگات، هەر بۆ یاری بە یەکسانی کۆتایی هات. بەم شێوەیە ئاسکەکانی نەجەف بە 63 خاڵ هەر لە خانەی چوارەمی ڕیزبەندیمانەوە، هەولێریش بە کاتی و بە 37 خاڵ هەڵکشایە خانەی 13 ڕیزبەندی. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.